ئیمامی مسلم لە صحیحەکەیە بۆمان ئەگەڕێتەوە، ئەفەرمێ کاتێک ئاەتی 284 سوورەتی بەقەرە دابەزی کە خوای تەعالا ئەفەرمێ لله ما في السماوات وما في الأرض وإن تبدوا ما في أنفسكم أو تخفوه يحاسبكم به الله فيغفر لمن يشاء ويعذب من يشاء والله على كل شيء قدير. واتا ئەوەی لە ئاسمانەکان و زەویایە هەمووی خوایە، خوا خاوەنیەتی. هەر شتێک کە دەریەخەن، هەر شتێک لە ناختان کە دەریەخەن یان ئەیشارنەوە، خوای تەعالا محاسەبەتانی لەسەر ئەکا، لێپرسینەوەی لەسەر ئەکرێت لەلایەن خوای پەروەردگارەوە. جاخوا لە هەر کەسێ خۆشەوێ کە بیەوێ و هەر کەسێکیش سزا ئەدا کە خۆی بیەوێ، و خوای تەعالا بەسەر هەموو شتێکا بەتوانایە. ئەمە زۆر قورس بوو لەسەر ئەصحابەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. هاتنە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و چۆکیان دادا لە خزمەتیا. فەرمویان ئەی پێغەمبەری خوا، ئێمە تەکلیفمان لێ کرا بە شتێک کە ئەمان ئەتوانین ئەنجامی بدەین، وەکو نوێژ، ڕۆژوو، جیهاد، زەکات. بەڵام ئەم ئاەتە کە دابەزی زۆر قورسە لەسەرمان، بەڕاستی لە توانای ئێمەیان نییە کە ئەنجامی بدەین. ئەگەر خوای تەعالا محاسەبەی ناو دڵمان بکە زۆر زەحمەتە، چونکە زۆر جار شتێک دێتە دڵی ئینسانە، خوتوەی وا دێتە دڵی ئینسانە، ئەگەر محاسەبەی لەسەر بکرێت زۆر قورسە. جا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئایا ئێوەش ئەتانەوێ وەکو ئەهلی دوو کتێبەکەی پێشوو تەورات و ئنجیل بڵێن، کاتێ خوای تەعالا ئەو ئەمرەکانی بەسەرا دابەزاندن، ئەوان وتیان گوێمان لێی بوو بەڵام جێبەجێی ناکەین، سەمیعنا وعەسەینا. ئایا ئێوەش ئەتانەوێ وەک ئەوان بڵێن؟ بەڵکو ئێوە وا مەڵێن، ئێوە بڵێن سەمیعنا وئەطەعنا، بڵێن ئێمە گوێمان لێی بوو خوایە لە فەرمانەکانت وە گوێڕایەڵیشین. غفرانەکە ڕەبەنا، یا ڕەبی لێمان ببوورە، وئیلەیکە المەسیر، گەڕانەوەشمان بێگومان هەر بۆ لای بەڕێستە. ئەفەرمێ ئەصحابەکان ئەمەیان دووبارە کردەوە تا زمانیان لەسەری ڕاهات، سەمیعنا وئەطەعنا غفرانەکە ڕەبەنا وئیلەیکە المەسیر، تا زوانیان لەسەری ڕاهات. جا خوای پەروەردگار ئەم ئاەتانەی دابەزاند کە کۆتایی بە سوورەتی بەقەرە بەم دوو ئاەتەی ئەخیرە دێ، ئاەتی 285 286 کە خوای تەعالا ئەفەرمێ ئامەنە الرەسوول بما أنزل إليه من ربه والمؤمنون كل آمن بالله وملائكته وكتبه ورسله لا نفرق بين أحد من رسله وقالوا سمعنا وأطعنا غفرانك ربنا وإليك المصير. پێغەمبەر ئیمان داران لەگەڵیشا باوەڕیان هێنا بە هەموو ئەوەی کە لەلایەن پەروەردگارەوە دابەزیە، بەخوا، بە مەلائیکەکانی خوا، بە کتێبە ئاسمانیەکان، بە پێغەمبەران. فەرق ناکەن لە نێوانی پێغەمبەرانە، لە نێوانی هیچ لە پێغەمبەرەکانە فەرق ناکەن، بەڵکو ئەڵێن ئێمە گوێمان لێبوو و گوێڕایەڵیش بووین، پەروەردگار لێمان ببوورە و گەڕانەوەشمان بۆ لای تۆیە. پاشان خوای تەعالا ئاەتی ئەخیری سوورەتی بەقەرە فەرمێ لا يكلف الله نفسا إلا وسعها لها ما كسبت وعليها ما اكتسبت. خوای تەعالا وەکو عافواتێک کە مسلمانان دوای تەسلیم بوونیان بە فەرمانەکەی خوای پەروەردگار، خوای تەعالا ئەم ڕەحمەتەی دابەزان کە خوا بە گوێرەی توانا لە ئینسان ئەگرێ. لا يكلف الله نفسا إلا وسعها لها ما كسبت وعليها ما اكتسبت. هەرچی ئەنجام بدا خوا محاسبەی لەسەر ئەکا. ئیتر
ئەگەر خراپ ئەنجام بدا خوای گەورە بە گوێرەی خراپەکە محاسبەیەکە و ئەگەر چاکیش ئەنجام بدا خوای تەعالا پاداشتی چاکەکانی بە چاکە ئەداتەوە. ئەمجا خوای تەعالا فێرمانەکە بڵین ربنا لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به واعف عنا واغفر لنا وارحمنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين. يا ربي خوايا لشتك كهليت يا أكين يا لبير من أتشي لمن مقرأ يا ربي خوايا باري مخر سرشان من ئەوەندە قورس بێ لە توانامانە نەبێ وەکو چۆن خستە سەر قەومەکانی پێشی ئێمە. یا ڕەبی خوایە بە گوێرەی توانای خۆمان بار بخەرە سەرشانمان. یا ڕەبی خوایە لێمان خۆش ببە. یا ڕەبی خوایە دامان پۆشە بە ڕەحمەتی خۆت. یا ڕەبی خوایە تۆ خاوەنمانی هەموو کاروبارەکانمان لە ژێردەسی تۆیە سەرمان بخە بە سەر هۆزی کافرانە. دانە دانە لەم دوعایانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ خوای تەعالا لەگەڵدا بەزاندنەکانیان ئەی فەرموو قەد فەعەلت ئەوە من ئەوەم بۆ کردن ئەوەم بۆ کردن. لە ڕیوایەتێکا فەرمێ نەعەم بەڵێ چۆن داواتان کرد خوای تەعالا ئاوا بۆی ئاسان کردن.